هەبوونی ئەم یاسایە کە مانگی پێشوو لە عێراق بڵاو کراوەتەوە کارێکی ناڕەوایەوە کات ئافرەتان بکەونە ژێردەستی پیاوان بەبێبوونی هیچ دەسەڵاتێک. یاسایەکی باش نییە بۆ ئێستا بەڕاستی چونکە بە تایبەتی بۆ کچان کە لە ساڵی بۆ نمونە 9 ساڵانە بدرێن بە زەواج باش نییە چکە تۆ مێشکە کامڵ نەبووە و پێستە بە تەمەنێکی گەورەیە بەڕاستی 20 ساڵی ئەوە زۆر باشە. جا بۆ ئەو یاسایش بە باشی نازانین ئێمە من وەکو خۆم کچێکی 7 ساڵم بە باشی نازانم. من هەرگیز لەو ڕایانی بەڕاستی منێکیان کە خۆشم کە ناتوانم زەواج لەگەڵ پیاکەم 56 ساڵ بێت. ینی ئەمە زۆر قورسا لەگەڵ ئەوەشە تێنەگەیشتن هەیە. ئێستا من کاتی خۆی باوک سالاری هەبوو تێنەگەشتین لە ئەو کەسی کە هەڵمان بژاردووە. وتیانە ئەمە خزمە ئەمە باشە بەڵام ئێستا بێ خودی کچ و کوڕەکە خۆیان تێ بکەن. بەڕاستی ئەو یاسایە من هیچ بەڕاستی نازانم لەبەرەوەی کە کچێک لەم تەمەنەیە یعنی لە تەمەنی 9 ساڵ ناتوانێت چایەک لێ بنا ئایا ئەتوانێت ماڵ و مێر بەرێتە ڕێوە ئایا ئەتوانێت ژیانێکی ئەم سەردەمانە لەم زڕوفەیە بەرێتە سەر ناتوانێت ینی بەڕاستی ئەوە هیچ دروست نییە. دوورخستنەوەی مناڵ لە دایکان کارێکی زۆر ناڕەوایەوە کات هیچ پەروەردەیەکی ئەخلاقی لە مناڵە نەمێنێ ئەو پەروەردەی کە دایک ئەیدات بە مناڵەکەی هیچ کاتێک باوک ناتوانێت هەمان شتی بۆ بکاتەوە ئەوەی کە پێویستە بۆ مناڵ هەموو کاتێک دایکە ینی باوکان هیچ مافێکی ئەویان نییە بە تەنیا مناڵەکە بەرنە لای خۆیان. وەک کچێک پێم باش نییە چکە تۆ هەتا ماوی لە ژیانە پێویستە بە دایکە بێت هەتا ئاخیر دەغەش وا پێستیشە بە باوکە بەڵام بۆ پەروەردەکردنی مناڵ زیاتر دایک لەگەڵتایە هاوڕێتە بە تایبەتی بۆ کچیش تۆ پەروەردە و لەسەر کچ بە تایبەتی لەسەر دایکە زیاتر لەگەڵ دایکە هاوڕێیە وەک لە باوک. ئەوە زەمانێک بوو کە لەو کاتەیە بەحسەکان ینی مناڵی خۆیان وا لێ کردبوو لە 8 ساڵی 9 ساڵی و 10 ساڵی قوربانەیەک بوو ئەیاننا کچەکانیان وا لێ کرد هەر بۆ تەمەنە مناڵەوانە بێن بەشوو ئەو مناڵە لەو دایکە ئەسەنەوە ئەخۆ ئەو دایکە و مناڵی هاوەتەوە دنیاوە ئەو نۆمان کاڵی گردووە خۆڕاستە باوکش مافی بەسەرەوە تا بەس زێتر بەلای منەوە دایک مافی زێترەوەکو لە باوک ئەو ڕەحم و سۆزەی کە دایک هەیەی هیچ کاتی هیچ دیکە نەیبووە. ئەم یاسای بەتەواتی دژی دەسەڵاتی ئافرەتەوە کات هەرچی دەسەڵاتی هەیە بکەوێتە ژێر دەسەڵاتی پیاوێک تاکە مافێکی بچووک کە هەیبێ ئەوەی بەدڵی خۆی زەواجێک بکات ئەو مناڵی کە لە ژێر دەسەتی بەدڵی خۆی پەروەردەیەکە پەروەردەیەکی باشی هەبێ لە ڕووی دین و ئەخلاقەوە. ئەم یاسای بەتەواتی دژی ئافرەتە زیاتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوەی ئێستا ئەوە هۆشیاریان بکەینەوانێ و بێ ڕێگر بن یعنی لە تەمەنێکی زووا زەواج نەکەن و ئەو کاتەش زیاتر لای دایکیان بن. پێم باش ینی هەر مناڵێک بێ کە وەفایەکی هەبێ بەرامبەر بە دایک هەر باشە دایک خۆی پەروەردەی کات چکە باوەک ڕاستە کاسبی ئەکات و ئاگەی لە مناڵە بەڵام ئەو پەروەردەی نایکاکە مناڵەکە پێی نەبێ. وڵی بەڕای من یعنی ئافرەت لە دوای 18 ساڵ بۆ عنی لە 20 ساڵیە ئەو کاتە بۆ کاتی زەواج زۆر باشە لەبەرەوەی هەم تێ ئەگا لە کوڕەکە هەم ئەزانێ هەبوون و نەبوون چییە مناڵێکی تەمەن 9 ساڵ بی بە بازاڕ لەوا چێ داوای یاری بکە یعنی توزانێ کە ئەم پیاوە پارەی هەیە نییە یان ئەم پارەیە چۆنی سەرفی بکە خۆ لەم ڕۆژگارەیە ئەڵێ ئەگە لە دوای هەموو پیاوێکی باشەوە بزانە ژنێکی باش هەیە وایە یان لە دوای هەموو ژنێکەوە بزانە پیاوێکی باش هەیە باشە ئەگە لە دوای ئەم پیاوە مناڵێکی 9 ساڵ ئەو خۆی پێویستی بە نەسیحەت هەیە ئەکێ نەسیحەتی ئەو پیاوە خۆی بکات ینی هیچ کاتێ تۆ کوڕێک سەرەکەی دەتەمەنی هەرزەکاریە بەڕاستی کوڕی نە ئەم سەردەمە هەر سەردەمێک بێ هەتاکو 25 ساڵیش ئەو کوڕار حەزی بە ئەوەیە کە بچێتە دەرەوە خۆ نازانە ژن و مناڵەکەی بە تاواتی چۆن ئەباتە سەر ئەگەر ئافرەتێ لە تەمەنی 18 ساڵ نەبێ لەکوێ قەنەعەتێنێ ئایا ئەم پیاوە بۆچی چۆتە دەرەوە. تاکە هۆشارکردنەوەیک هەبێ بتوانین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێ بە پۆستێکی بچووکیش بێ بە کۆڕ و سیمینارەکان بێ وا بکات ئەو دەسەڵاتە بترێتەوە بە ئافرەت مافی خۆیان هەبێت لە ڕێگەی زەواج و پەروەردەکردنی مناڵیانەوە.
وڵا هیوادارم ئەم یاسایە پەری پێ نەسەندرێت بڵاویش نەبێتەوە چکە یاساکی زۆر خراپە باش نییە. من سەبارەت بەخۆم ئەگەر ئەو هەقم پێ بدەن لە ڕێگەی ئەنتەرنێت بێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ ژنیان هۆشیارکەینەوە بەڕاستی ژنان وان لێ هاتووە چاویان کوێر بووە ینی چاویان بەستم و حەبینێت لە ئێستەیە کە زروفێکە تێکەوتوین بەڕاستی زۆر زۆر قورسە ئەبێ ژیان ئاگادار بین ژنان بەو مەرحەلە قورسانە نەڕۆژنان نەکەونە هەڵێکی داوێکی تەمۆحکاری بۆ پیاوان من ناتوانم من نەک کچەکەشم کوڕەکەشم هەتا نەگاتە 30 ساڵ ناتوانم ژنێکی بۆ بێنم جا نەخوازەڵا کچەکەشم کە 9 ساڵ 10 ساڵ بێ هەرگیز لەو ڕائیانیم و ناشتوانم ئەو حەقەشی پێنایم ئەگەر بگاتە ئەو حەدەشی کە زۆرە ملێژ بێت و بگاتە هینی ئەوەش من هەرگیز ڕێبەوە نایم ئیتر ئەگە هەچ کەسێ یعنی لەم زڕوفەیە یعنی چی ئەگە ژن بێ ئەگە پیاو بێ یعنی یەک تۆزێ عقلێتی خۆی بەکار بێنێ ئەزانێ ئەم یاسایە حتا سەرێسقان هەڵەیە تا سەرێسقان هەر هەمووی هەڵەیە چی لەوەی کەوا مناڵێ لە دایکەکەی دوورکەنەوە چی ئەوەی کەوا ئافرەتێ لە تەمەنی 9 ساڵەیە بەڕاستی پێویستی بە سۆز و عاتیفەتی باوک و دایکێ بگرێتە خۆی جاچی خوازەوەی کەوا پیاوە لە کوێتوانێ ئەو بزانێ ئەو مناڵە 9 ساڵە چی ئەوێت ئەوەی کەوا ڕاگەیاندن ئەیگەێنێتە جێ بۆ من دەواچێ نەتوانم لەگەڵ سەرۆکێکی ئەم وڵاتەیە قسە بکەم بەڵام لە ڕێی ئەوەی کەناڵەکەەوە ئەتوانم قسەی لەگەڵکەم پێی بەڵام ئەو یاسایە هەڵەیە ئەڵێ مەکۆ من چۆن دایکایەتیم بۆ ئێوە کردووە مافی مناڵیتان ئەدەمێ مافی ژیانی گەنجێتیتان ئەدەمێ کە چۆن بیبەنە سەر ئاوهاش بن بۆ نەوەکانی خۆتان